Sunrise 12 Sunrise دوازدە Grammar and Functions ڕێزمان وەرکەکان Unit 3 یەکەی سێیەم. Students Book page 21 کتێبی خوێندکار لاپەڕە 21 Expressing Possibility دەربڕینی لەوانەبوون. A. At present لە ڕانەبردوودا دەربڕینی لەوانەبوون لە ڕانەبردوودا. سەبجێکتەکە دەنووسینەوە کە لە ناو پرسیارەکەیدا هەیە. زۆربەی کات could be, maybe, might be یەکێک لەوانە بەکاردێنین هەرسێکیان بە مانای لەوانەیە بەکاردێن. بەدوای ئەواندا دەکرێت adjective هەبێ دەکرێت noun job هەبێ noun think ناوی پیشەیان ناوی کەلوپەل adverb of time ئاڵفرمانی کاتی place شوێنی verb ing یان past participle هەرێکێک لەوانە دەکرێت بەدوای could be maybe یان might be دا بەکاربێت. ئەوانە لە ناو کانەی دەدەیدات بەدوای could be یان maybe یان might be دا دەینووسینەوە. وەرمە دەڵێن he could be tired دەکرێت ئەو ماندوو بێت. he could be a lawyer دەکرێت ئەو پارێزەر بێ. it could be a car دەکرێت ئەوە سیارە بێت. ئەگەر maybe بەکاربێن وەرمە دەڵێن they may be late لەوانەیە ئەوان دواکەوت بن. they may be outside لەوانەیە لە دەرە بن. they might be working لەوانەیە خەریکی کارکردن بن. they might be imprisoned لەوانەیە زیندانی کرابن. لەو شازانیدا بن ناو کانیدا بەدوای could be maybe and might be دا دەنووسرێتەوە. examples نمونەکان یەکەم they win all the competitions ئەوان هەموو پێشبڕکێیەکان دەبنەوە. good players یاریی باش possible لەوانە بوون دەربڕا. سەبجێکتەکە دەنووسینەوە they لەبەرەوەی ڕانەبردوویە وینی تێدایە کەواتە maybe بەکاردێنین یان might be یان could be هیچ جیاوازی نییە. noun جۆبەکەش دەنووسینەوە they may be good players لەوانەیە یاریی باش بن. دووەم Sarah is absent from school سارە خایبە لە قوتابخانە today ئەمڕۆ. express possibility لەوانە بوون دەربڕە use at home بڵێ لە ماڵەوە. سەبجێکتەکە دەنووسینەوە سارە دەتوانین بڵێین could be maybe یان might be لەبەرەوەی هەیە ڕانەبردوویە. واو کارە شوێنێکەش دەنووسینەوە at home Sarah could be at home دەکرێت سارە لە ماڵە بێت یان دەتوانین بڵێین Sarah may be at home might be at home. چوارم this circular thing is a gold ring ئەو شتە بازنەیە هەنگستیلەیەکی زۆرە possible لەوانە بوون use could بەکاربێنە. لێر لە ناو پرسیارەکەدا بخۆی سەبجێکتەکەی داوە this circular thing و noun thingەکەشی داوە gold ring کرداری بی داوە کات ڕانەبردووە داوای کردووە possibility دەربڕین و could بەکاربێن دەزانین لەگەڵ could بی بەکاردێن. سەبجێکتەکە دەنووسینەوە this circular thing could be a gold ring ئەو شتە بازنەیە دەکرێت هەنگستیلەیەکی زێر بێ. ئەگەر لە ناو کەوانیدا هیچ دەستەواژێکی نەدا و بۆی لەوانەبوونی پێدەر ببڕین یان دڵنیایی پێدەر ببڕین تەماشا ناو پرسیارەکە دەکەین کە دەکرێت لەوێدا دەستەواژەکە بێت. P past دەربڕینی دڵنیایی لە ڕابردوورن دەربڕینی لەوانەبوون لە ڕابردوودا. سەبجێکتەکە دەنووسینەوە could have may have یان might have دەنووسین هەرێکێک لەوانە بنووسین جیاوازی نیە ئەگەر بخۆی دیاری نەکردبێ. بەدوای ئەوانەدا تەماشا دەکەین ئەگەر لە ناو کەوانەکەیدا adjective noun job noun think adverb of time یان adverb of place یان verb ing درابووە پێویستە لە پێش ئەوانە بین زیاد بکرێ و جارەوانە بنووسرێن. بەڵام ئەگەر لە ناو کەوانیدا past participle دابوو خۆ بەوێ دەستکاری دەینووسینەوە. ئەگەر infinitive درابوو بە هەمان شێوە پێویستە بیگۆڕین بۆ past participle. وەرمە دەڵێن he could have been tired دەکرێت ئەو ماندوو بوو بێت. he could have been a lawyer دەکرێت ئەو پارێزەر بوو بێت. it could have been a car لەوانەیە سیارە بوو بێت. ئەگەر may have بەکاربێنین وەرمە دەڵێن he may have been late لەوانەیە ئەو درەنگی بوو بێت. he may have been outside لەوانەیە ئەو لە دەرەوە بوو بێت. he might have been working لەوانەیە خەریکی کارکردن بوو بێت. بەڵام ئەگەر infinitive یان شێوەی سێیان هەموو ڕاستەوخۆ دەنووسین he could have finished the job لەوانەیە کارەکەی تەواو کرد بێت. he may have studied hard لەوانەیە بەجددی سعی کرد بێت.
تبینە کە لێرەش نووسراوە بە هەمانشیان نمونونەکان they lost the game last week ئەوان هەفتەی ڕابردوو یاریەکەیان دۆڕان لۆستی تێدایە کردارێکی ڕابردوویەوە لاستیش تێدا play badly بە خراپی یاریان کرد لێرە infinitive داوە و possible لەوانە بوون دەربڕە subjectەکە دەنووسینەوە they might have دەتوانین بڵین could have یان may have هیچ جیاوازی نیە infinitive-ەکە دەبێتە past participle played badly they might have played badly لەوانەیە بە خراپی یاریان کرد بێ دووەم we saw something big in the sky شتێکی گەورەمان لە ئاسمان دیت so ڕابردوویە express possibility لەوانە بوون دەربڕە use airplane بڵە فڕۆکە هەر کاتێکی noun think هەبوو ئەوە it وەکو subject بەکاردێنین it دەنووسین دەتوانین بڵین could have might have may have لەبەرەوەی noun think مان هەیە پێویستە بین زیاد بکەین noun think کەس دەنووسینەوە airplane it could have been an airplane دەکرێت فڕۆکە بوو بێت سێم we saw the players یاریچەکانمان بینین they seemed happy دڵخۆش دیار بوون win the game یاریەکەیان بردبێتەوە possible لەوانە بوون دەربڕە so لەگەڵ seemed دوو کرداری ڕابردوومانن کاتە دەبڕین لەوانە بوونە لە ڕابردوودا ئەگەر سەرنجی و دۆستان دەنێمە یاریچەکانمان بینی دڵخۆش دیار بوون win the game یاریەکەیان بردبێتەوە پەیوەندی بە ڕستەی دووەمەوەیە نەک بە ڕستەی یەکەم بە تا ڕستەی یەکەم هیچ شتێک بەکار نایەتەوە بەکاری ڕستەی دووەم دەنووسینەوە they could have may have یان might have هەرێکێکیان بەکاربێنین هیچ جیاوازی نییە win infinitive پێویستە بگۆڕێ بۆ past participle دەبێتە won تەواوکەرەکەش دەنووسینەوە the game they could have won the game دەکرێت یاریەکەیان بردبێتەوە